باشە بۆ ئێمە دڵخۆش نین لە ژیانماندا، بۆ بەختەوەر نین، بۆ بەردەوام خەمبارین. هەندێکمان تایە شەوان ناتوانێ بخەوێ، ئەبێ حەپی خەو بخوا بۆی بتوانێ بخەوێ، لە کاتێکا زۆرجار نەخۆشیش نییە، تەنها تووشی نەخۆشی دەرونی بووە، تەنها تووشی خەم و پەژارە بووە، لەبەر ئەوەی ئێمە لە خوا غافڵین، لە زیکری خوا غافڵین. ئەمڕۆ چەندێکتان زیکری خواتان کردووە؟ چەندێک زیکری خواتان، چەند سەد زیکری خواتان کردووە، چەند هەزار زیکری خواتان کردووە؟ زۆر ڕووم لە بەتەمەنەکان نییە، پیرەژن و پیرە پیاوەکان، ڕووم لە گەنجەکان و خاوەن شەهادەکانە، چونکە بەتەمەنەکان نەخوێنەوارەکان زۆر لە ئێوە باشترن لە زیکر و شەونێژ و عیبادەت. خوا شەرم نییە مام حاجیەکی نەخوێنەوار هیچ نازانێت داماوە لە دین، ناتوانێت سوورەتێکی قورئان بە جوانی بخوێنێتەوە. دایکێکی داماوی بە تەمەن جاری وایە ددان لە دەمیان نەماوە، تخوا شەرم نییە لە شەهادەدارەکان و گەنجەکان و بە قووت و بەهێزەکان زیاتر زیکری خوا بکە؟ ئافرین بۆ ئێوەی بە تەمەن و نەخوێنەوار، وەڵڵا زۆر لە خوێنەوارەکان بەڕێزترن ئینشەڵڵا لای خوای گەورە، لە زۆربەی خوێنەوارەکان، چونکە وەڵڵی شەوێک شەونێژتان نافەوتێ، خوێنەوارەکان هەر نازان شەونێژ چییە زۆر بەیان، وەڵڵی زیکری خوا دەکەن بە سەتەها تەسبیحات، بەخوا خوێنەوارەکان زۆربیان هەر شتە هەر نازانن. بەداخەوە دڵت بە شەهادەکەت خۆش نەبێ، خوای گەورە دەفەرمێ هەر کەسێ پشت کاتە زیکری من فإن له معيشة ضنكا، من لە ژیانی دنیادا ژیانێکی تەنگی ئەدەمێت، تەنگ، ناخۆش، بێتاقەت، دڵی تون، خەمبارە، بێتاقەتە. ئەو خوا دەفەرمێ هەر کەسێ پشت لە زیکری من بکە، ئەوەنە کیفایەت نییە دوای نوێژەکان تۆزە زیکر دەکەی و تەواو، هەر بەقەت پیرێژینێ، پیرە پیاوێ، پیرەمێردێک زیکری خوا بکە، بەخوا زەحمەتە بتوانی، چکە عیلمەکەت و خوێنەوارەکەت فرسێک نایەنێ، نەیتوانێ ڕێگای خوات پێشاندا. بۆیە هەر کەسێک خوا دەفەرمێ پشت لە زیکری من بکە، لە دنیادا ژیانی تەنگ و ناخۆش دەکەم، تەنگەکەم، تەنگ، ژیانێکی پڕ لە ناخۆشی و تەنگی و ناخۆشی و دەردەسەری. ئەوە ئەمڕۆ ئێمەین، ئەوە زۆربەی ئێمەین، چونکە ئیمانمان ضعیفە. خوای گەورە دەفەرمێ ئیماندار الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. ئیمانداران بە زیکر و یادی خوا دڵیان ئارام دەبێتەوە. خوای گەورەش دەفەرمێ بێگومان بە زیکر و یادی خوا دڵەکان ئارام دەبنەوە. ئارام یعنی چی؟ واتە دوور ئەبن لە خەم و پەژارە، لە کێشە و مشکیلە. بەڵام ئێمە کاتێکە خەمبارین، خوا دەفەرمێ زیکری خوا بکەن، دڵتان ئارام دەبێتەوە، ئێمە دەچین گوێ لە گۆرانی دەگرین. وەڵا کاکە بەخوا بێتاقەت وا تۆزی گوێ لە گۆرانی بگرم، ئەی بۆ گوێ لە قورئان ناگری؟ بەخوا بێتاقەتم با جگەرەی بکێشم، خەمبارم، بێتاقەتم. لای ئێمە دەرمانی جگەرە بریتێ لە گۆرانی و دەرمانی خەم و خەفەت بریتێ لە جگەرە خواردن، بریتێ لە گوێگرتن لە گۆرانی، نەک قورئان. قورئان بۆ تەعزیە، لای ئێمە وا تێگەشتن قورئان، گوێگرتن لە قورئان بەس بۆ تەعزیە. ئەوە جاهیلەکەی و نەزانێکی ئێمەیە. خوای گەورە دەفەرمێ بە زیکر و یادی خوا، بە قورئان خوێن دڵت ئارامە بێتەوە. ئێمە دەمانەوێت بە گۆرانی، بە جگەرە کێشان، بە هەڵپەڕکی و ڕەقس دەمانەوێت ژیانی خۆمان خۆشکەین و دڵمان خۆشکەین، مخالەفەی قورئان دەکەین، دڵنیابن دڵخۆش نابین، حتاوە بیر و باوەڕ و عەقڵێتمان بێ، واز لە قورئان و زیکری خوا بێنین، بە ئاڵێنە کۆمەڵە شتێکی حرام و ناشەرعیە تەنها لەبەرەوەی دڵی خۆمان خۆشکەین. کەواتە ئەگەر پێت خۆشە دڵخۆش بی، ئەوە خوات لەبیر نەچێت، چونکە خوات لەبیر چوو فەئەنساهم ئەنفوسەهم. خوای گەورە دەفەرمێ وایان لێ دەکەم خۆیان لەبیر بچێتەوە. ئاەتی قورئانە، ئەوانەی زیکری خۆیان لەبیر دەچێت، خوای گەورە دەفەرمێ خۆشیان لەبیر دەبەمەوە، سزایەکیان ئەدەم نەزانن خۆشیان بۆچی هاتنەوە دنیاوە. ئەوە ئێمەین، ئەوە زۆربەی ئێمەین، دڵخۆش نین لەبەرەوەی ڕێگای خوامان نەگرتووە، لەبەرەوەی زیکر و یادی خوا ناکەین بەپی پێویست.